بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. والله خۆشویستان ئێمە بە خۆشی مەیسەکەەوە هاتین و جوابی داوەتێکی داهێنانمان نایەوە کە تەشریف پێ نابوو بۆ عایادەکە و ئێمە ژۆکۆ قەرزێ لەسەر خۆمان شکی بەپشکمان برد کە بینە خزمەتان و الحەمدولله بە خزمەتی ئەو دەموچاوە جوانانە شاد بووین. مامۆستا هاوڕێ و مامۆستا نوردین جەماعەتیشمان هەر لە ڕێگە بینی بە خزمەتیان گەیشتین. دیارە الحەمدولله بۆ خۆی ئەم مەجلیسانە مەجلیسی خەیرن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خۆی گەورە پەیامی بۆ نارد وأنذر عشيرتك الأقربين ئاوا ئێواران هەر لە ماڵی خەدیجە لەسەر پارەی خەدیجە و داوەتی ئەوان خوانێکیان ساز دەکرد دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەی خێری بۆ کەس و کارەکەیە کرد. دیار ئەم مەجلیسانە مەجلیسێکی سونەتن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بیدایەتی داوەکەیەوە جێبەجێ کردووە تاوەکو ئەخیر. ئەم مەزرعانە کاتی خۆی کە هەبوون هەمووی مەزرعەی خێر بوون، مەزرعەکانی ئەبوو دەحداح بوون کە باشیان پێکڕی. جیاوازە لە مەزرعەکان و لە شوێنەکانی تر لەبەرەوە جێی دڵخۆشیە کە ئەمانە ئینشاءڵڵا مەزرعە و باخی قیامەتن. ئەوانی تری بینیت خەڵکیان دانیشتووە سەری کردووە بەسەر عایلەکەی خۆیان نانێک و برژاوێک و چارەساتێک و خواردنێک و حتا بەیان ڕۆژیان لێبێتەوە بەس دەمیانە جوڵێ. هەدەفیش نییە لە کۆبوونەوەکەیانە، قسەیەکی خێریش نابیستن یاخود ئەوی تر بە دەهۆڵ و بە زۆرنا و بە گۆرانی و بە کۆمەڵێ شت کاتەکەیان بەسەرە بن و هەروەکو من توش کاتەکەیان لێ ڕوات. جیاوازی لە کاتڕۆیشتنە خۆشەویستەکەم چییە؟ ئێمە زۆر جار باسی دنیاکەین، ئەڵێن دنیا زۆر بێقیمەت و زۆر بێ ئەهەمیەتە. ئەوەی کە ئێمە بیرمانەکەوێتەوە هەموو جارێک وامان لێ ناکات دنیا و لیا بێقیمەت بێ. چ خەڵک کەوازانێ مامۆستا ئەم شیعری خوێنەوە یان ئێمە کە باسی دنیا ئەکەین کوڕن دنیا هیچ نییە و دنیا باڵە مێشولەیەکە و دنيا بيغمري خوا صلى الله عليه وسلم فمما أنا والدنيا إلا كراكب استظل بظل شجرة ثم راح وتركها. أفرميت منو دنيا وكو كسي قوايا كبرقية كأروات لجد داري كي آوا وكو داري جنابتان خلاص يو شاني كي تياي وخلاص يبجيالي أو هم مدتي دنيايا إي باشا بيغمري خوا أو ندلي بدنيا خوش بوا كوا تشبيهية كاد كمن وكو ربواري وام آوا تيبري إستاق الربواري بنا أم باخيها تيبري بلا زحمن نبي والله أقل شايك مبني توزي تونيش ميك أو مبني ولجي أو داريا هلوا وشانك يمو إتر الروم ومالاوية كمو عزيتي جناب تان نايم لو شي بيلا نمالي أو نباخي أو نداري أو نهيشو آوا تيبريوا بيغمبري خوا آوا دنيا بو خوش كبان أي باشا خير بيغمبري خوا صلى الله عليه وسلم بستو بسي صال ببي وشان دعواكي خێرە ژنێنیت و ماڵ دروستەکەیت و تیجارەتەکەیت و قسەی خۆشەکەیت و سوحبەتەکەیت و مناڵەخەیتەوە و سەدانی کەس و کارەکەیت و خێرە خۆگە بەم قیاسە بووە وای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ڕەهبەنەیەک شوایەتە لە ئەشکەوتێکا دانیشتا عیبادەتی خۆی کردا تاوەکو مردنەکەی بووێت کەس بینی وان نییە. زۆر جیاوازە ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیان کردوێتی بۆ چونکە سات بە ساتی ئەم تەمەنە کە پێغەمبەری خوا ئەزانێ بەجێ ئێڵێ ئەزانێ ماڵە لەسەری ڕۆژێکیە ئەم تەمەنە ئەڕوا و سفرە بێتەوە لەبەرەوە بێت زۆرترین کردەوەی تیا بکە. بۆیە مامۆستا مەحویە فەرمێ تەعالە الله بە دوو دەهبوو کە هەردوو عالەمی داگرت بنازم بەم کەماڵی عەزم و حەزم و شەوکەت و شانە. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دوو دەیی بوو یعنی 20 ساڵ هەموو دنیای داگرت. ئەخە 20 ساڵ لای ئێمە ڕەنجە 20 ساڵ چییە؟ کۆرۆڵا 20 ساڵە گەڕامەتەوە لە ئەوروپا هێشتا چاوم نەکردێتەوە بەخۆی هێشتا زۆر شت حاڵی نیم بزانم چی یەکەم. پێغەمبەری خوا بە 20 ساڵ ئەوەی کرد کە کردی دین گەیشتە ئێمە و لەو پەڕی شەڕ خەتاوەکو غەرب دوای خۆی سەحابەکانی گەیانیان. ئەمەیە کە تۆ کات ئەزانی ئەڕوات و ڕۆژێکیە سفرە بێتەوە ئەگەیتە تەوقیتی ئەکسپایرەکەی خۆت ئەم کاتە لای تۆ زۆر بەنرخە هەموو لەحزەیەکی لەسەرت ماڵە لەبەرەوە شەویش ناوێری بخەویت چکە زانی لەوانەیە شەوێکی تر تۆ لە گۆڕەکە دابیت. وەکو مامۆستا فەرمێ هەتا شەقەی فەلەک نەبووە بە کافوری کفن هەستە کە ئەم شەو فرسەتە هێشتا فەلەک ماوی ئەتۆش ماوی نەواڵەی تۆ بەدەربێنە هەتا تەن نەبووەتە سفرە پیاڵەی شیشە بشکێنە هەتا وەکو پەنشکاوی بە میعراجی سلوکی سالیکین داگەرنەچی ڕۆژێ لە ناو جەهلی مورەکەبدا دەمێنی هەروەکو ماوی. فەرمێ هەتاوەکو تەنەکەی تۆ کە ئیساکەنە سفرە و داناوە نان بخۆیت هەتاوەکو لاشەی تۆ نەبووە بە سفرە و لە ناو قەبرا دانیشە مار و مێر و لی بخوا
ئەم شەو هەستە فرسەتە فەلەک ماوی ئەتۆش ماوی فرسەت بێنە خەریکی عیبادەت و خواپەرستی و تۆبەکردن بە نەواڵەی تۆبە دەربێنە هەتا تەن نەبووەتە سفرە. ئەمەیە خۆشەویستەکەم لەبەرەوە کە تۆ ئەزانی ئەم کاتە ڕۆژێ دێ ئەڕوا هەموو چرکەیەک هەموو ترپەیەک هەموو کاتێ لەسەر تۆ ماڵە ئەبێ بزانی چی تیا ئەکەیت. ئەگەر تۆ ئێستاکەنە ئەو مناڵە واشک بەر تا قیامەت بەرگەڵ تامێنێتەوە ئیهمالێکی بەڕڵایەکەیت ئەیکەیتە کۆڵان لە خۆتی دوورەخەیتەوە بەس ئەگە بزانی کاتێکی کەمی لە پێشتەوە ما و لەوانەیە ڕۆژێ بێ بەجێ بێڵێ هەموو لەحزەیە ئەگریتە باوش کە مردیش ئەزانی ئەمە تاقیکردنەوە ئیبتیلایە بوو زۆر پێی ناڕوخی زۆر پێی ناشکەیتەوە چکە حسابی ئەوە کردو دنیا هەمووی تاقیکردنەوەی ئیبتیلایە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئەومان بووە کافەرمێ خوای گەورە ئەول ما خلق الله السماوات والأرض خلق التربة يوم السبت. ئەفەرمێ خوای گەورە خۆڵی دروست کرد لە ڕۆژی شەممەیە ڕۆژی شەممە لە ڕۆژی یەکشەممەیە نوری دروست کرد لە ڕۆژی دووشەممەیە ئاوی دروست کرد لە ڕۆژی سێشەممەیە ڕووناکی خۆری دروست کرد لە ڕۆژی ئەوەیە خەلایقی دروست کرد. جا دوایی باسێکا فەرمێ وخلق آدم في آخر ساعة من يوم الجمعة. أفهمي لأخي ساعاتي جيانا خوي قول آدمي دروست کرد لأخي ساعاتي روجي جمعة أو أمر جمعة أيوه مكاتي تر بشيو بسر شو بدروست كردني أرزو آسمانو كعلمان باسي 16.6 مليار ساڵە کەن کە ئەرز و ئاسمانی تا دروست بووە دروستبوونی بەزەوی 4.6 ملیار ساڵ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا باسێکە هەمووی باسێکا فەرمێ لە بەیانیانە ڕووناکی و دار و بەرد و هەموو ئەمانی دروست کرد فەرمێ ئادەم لە ئەخیر سەعاتی ڕۆژی جومعەیە دروست کرد لەوانەیە زیادە 12,000 ساڵ لەموو پێش بێ ئادەم دروست کراوە. يعني پێغەمبەری خوا هەموو ژیانی ئادەم بە یەک سەعات ناوە با کافەرمی ئاخەری کە خۆراوا بێ ئێمە لەو وەختە ئیزافەیە دروست بووین. جا تۆ لەو هەموو ساڵە چەنە پێ ئەبڕێ لەو 950 ساڵ ژیانی نوح و داوای نوح و سەیتری بخەرە سەرکاگات تا 1050 ساڵ چەنە پێ ئەبڕێ حسابی خۆ بکە خۆ بکوژی خۆ ببڕی 50 ساڵ 6 ساڵ 70 80 تر لە 80 بێ لەزەتە بیت بە چنگەکڕێ ناگەیتە سەد ئەبێ ئەم حسابەی تەمەنی خۆ بکەیت ئەم تەمەنە چی تا تۆمارەکەیت بۆ چکە ئەچیتە قیامەتێکەوە بەس ڕۆژێکی خوای گەورە فەرمێ كان مقداره 50,000 سنة یەک ڕۆژ 50,000 ساڵ تۆ 50 لێرە ئاژیت یعنی زەربی هەزارێکە یعنی هەر ڕۆژێکە لێرە بە هەزار چووە هەر ساڵێکە بە هەزار چووە بەڵام خۆ هەزارەکانی ئێمە لە هەزارەکانی خوا ناچن چکا فەرمێوە ئین یەوما عند ربک كألف سنة مما تعودون یعنی هەموو دانەیەکیش بوو بە هەزاری تر ئەم 50 ساڵی دنیا محاسەبوو لەگەڵاک لەبەرەوە لە قیامەتا خەفەتە خۆیڵی ئای بەردانیشت بووم ڕۆژە جومعە بوو هەروە چاوەڕێی نەکەمانە کرد سووری کەفم تیانە خوێن زیکی ئەوانم تیانە خوێن سبحان الله میسەکەی دانیشتم بە ئیش و بێکار هەر بەدەمی و خواردنەوە ئەستەغفیرڵڵاهەکەم نەکرد پێغەمبەری خوایەک صلی الله عليه وسلم بۆ هەموو گەورەی و عەزەمەتی خۆیەوە ئەفەرمێ وإني لأستغفر الله في اليوم أكثر من 70 مرة سەحابەکانە فەرموون 100 دانە ئەستەغفیر الله مان بۆ پێغەمبەری خوا ئەبژاد لە یەک مەجلیسە نێش کاتەکانی ئەگەر بشخەوتایە العين نائم والقلب يقظان چاوی ئەنووس بە دڵی ناخەوت صلی الله عليه وسلم یەکسەر ڕەبت بوو بە شەبەکەوە بە ئاسمانەوە لەبەرە خۆشەویستەکەم ئەم کاتانە ئەو کاروانە وایە کە ئێستا و سیارەت تێپەڕە جاری تر نایەتەوە شوێن وەکو ئەو ئاوایە کە لە ئاسمانەوەدا بارێ و بە ڕووبارێکە جۆگەلە ئەکا بەرەو بەحرەکە جاری تر ئەو دڵۆپە یا عمر تا سەریەتەوە گەڕێتەوە و سوورەکە تەواو بکاتەوە لەبەرە کە دەسەخەیتە بەردەم ئاوێک ئەو ئاوێکی ساکەنە بەردەستەکەوێ ئەو ئاوە نییە کە پێش سانیەک بەردەستێکەوت کە دەسەخەیتە بە چۆڕاگوێ ئەو تونۆکەی ئێستا داوارێش تونۆکەکی پێشتر نییە توێکێکی لەو تونۆکانە ئێستا بە ڕێوە یەکەویتە سەر ئەرس لەو بینەیە چیەکەیت ئەمە گرنگە ئینسان بۆ خۆی بیزانێت ئەوە نییە چۆنەژی چیەکەی چی نە ئەوەیە چی تۆمارەکەیت
إنا نحن نرث الأرض ومن عليها وإلينا ترجعون. جا فەرمێ ونكتب ما قدموا وآثارهم. چیت پێشکەش کردووە، شوێنەوارت چی بەجێهێشتووە لە دنیاە. هەرە ڕۆی تۆکو خەڵکی وڵا فڵان کەس هات وڵا مرد وڵا نییە بەجێهێشت. نەکەن مدار ببنەوە ها، نەکرد بمرن و خەڵک پێتان نەزانێت. کاتێ بمرن قیامەت هەڵسێ دنیا بخروشێ. چی و لە دنیاە جێهێشتووە، چی و کردووە لە دنیاە. ئەمە گرنگە خۆشەویستەکەم. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کە ئینسان لە سەفەرا بەیان نەخۆشە بێ، هەرچی کردەوە عەمەلەکەیەتی خوای گەورە بۆیە نووسێ هەتاوەکو لە سەفەرەکەی گەڕێتەوە یاخود چاکە بێتەوە. بە ماڵ بووی داهەندێ. تۆش وایت ئەگەر لە تەمەنی 40 ساڵیشا بمری ئەڵێ خوای گەورە بەخوا تا 400 بژیامایە هەموو شوێ نوێژەکان مەکرد، هەموو دووشەمان و پێنجشەمانێ بە ڕۆژوە بووم، بەردەوام خەریکی داوا بووم، بەردەوام خەریکی پۆست بووم، بەردەوام خەریکی لای بووم، بەردەوام خزمەتی دینەکەی تۆ بووم. قەسەم بەخوا هەمی بۆ حسێبە بێت. هەرچی خەڵکیش دوای تۆ لەسەر سنەتی تۆ قسەی تۆ ئەیکا هەمووی بۆ ماڵ و بۆ حسێبە. بەرەوە نەکەن دنیا هەروە بە خواردن و بە میوە و بە چەرەسات و بە قاوە و بە چاو بە بەرکۆڵ تێپەڕکە. بۆ ئەو دروست نەبووی ها. تۆ ئینسانی خوای گەورە عەقڵی یاویت تێ. کاتێکی تەمەنێکی کورتیشی وەداناویت. کوا پێشینەکانی ئێمە. ئەو داری کە ئیبینی و سازایی کە ئیبینیت لە تۆوی دارێ دروست بووە کە ئیساکەنە ڕێگەکەشی نەماوە. بەڵام ئێستا ئەو هەیە. ئەو گەڵایی کە ئەم ساڵ پێوەیەتی ئەو گەڵا نابینیتەوە ساڵێکی تر. تۆش ئەم گەڵایی ئەم ساڵیت. ساڵێکی تر وەریویت. ئێکسپایرەکە ئەوەیە کاتەکە ئەوەیە بەدەستەوە. چی تیاکەی؟ وەڵڵی برام. وەکو نوح فەرمیوتی وەکو ئەو قەومە بژیامایە کە 70 ساڵە ژین. ئەو شانەی کە دامنا ئەو سوزدەی کە بردم سرم بەرز ناکردەوە هەتاوەکو ڕۆژی قیامەت هەتاوەکو ئەمردم. قەسەم بەخوا لە قیامەتەواڵی. بۆ 70 ساڵی دنیا خۆمان چی لێکرد؟ چۆن قورمان کردوە سەر خۆمان. دەبا پێشەوەی ئەو ڕۆژە بێتە پێشەوە کە پێوتێ یوم الحەسرە یوم الندامە پەنجەی خۆ بگەزی بڵێ ئاخ ئەوە شمتیانە کرد ئەوە شمتیانە کرد ئەوە شمتیانە کرد. چەند خەفەتەی ئێساگەنە بێنە بەچای خۆت تۆ لە قیامەتە ئاوا وەستابیت و زین و بیتەتەوە یەک کۆمەڵ شتت بەجێهێشتووە. چەند خەفەتی بۆ خۆت. ئەگە بجێڕنەوە دنیا چیەکی فەرمی ئێستا گەڕاویتەوە چیەکیت. هەرێکەمان ئێستا گەڕاوینەتەوە دنیا. لە مردنەوە هاتووی، لە قەبرەوە هاتووی، لە قیامەتەوە هاتووی. چیەکی بەخوا بێ بپەرۆشتر بیتی. عەبدوڵای کوڕی مبارەک پیاوێکی ئیمانداری متەقی بوو. فەرمێت ڕەفیقەکانی فەرموو عەبدوڵای کوڕی مبارەک ئەو پیاوە کەڵە پیاوە بوو کە عولەمایانە فەرموون ئەوە بلیمەت بوو. ئەگە بەدوای شتێکی وردەکاریە لە مەسەبەکانە بگەڕاینایە لە کتێبەکانی عەبدوڵای کوڕی مبارەکە نەمان بینایەتەوە بلی بە ئومێدە بووینەمان و تازە نییە کەس باسی نەکردەوە. لە جیهادا مجاهید بوو، لە دەعوەیە دەعوە بوو، لە تیجارەتە تاجیر بوو، هەرچی سفەتی جوانی گەورەی بوو لەو پیاوەیە هەبوو. کە من تەسەوڕەکەم ئەگەر دوای پێغەمبەر بەهاتایە عومەری کوڕی خەتاب بوو دوای ئەو بەهاتایە لەوانەیە عەبدوڵای کوڕی مبارەک بای لە تابعینە. ئەو نەزخم بوو. ڕەفیقەکان دەڵێن خۆزگایەک بە هەبوو تەمەنمان بەقەدەر شەوێکی عەبدوڵای کوڕی مبارەکمان پێ بدرا. لە هەموو تەمەنمانە. فەرمێ جارێکیان لە جیهادا بوو خەڵکەکە بۆی دەچوونە فەرمێ کابرایەکی ڕۆمی بە شمشێرێک و بە بازوویەکەوە هاتە پێشەوتی مەنی و باریس چێتە پێشەوە؟ ئەڵێ موسڵمانێ بۆی چوە پێشەوە موسڵمانەکە یا بە ئەرزا و شەیدی کرد. جاری دوم هاتە پێشەوتیەوە چێە شمشێرم لەگەڵا ئەبازێنێ؟ ئەڵێ موسڵمانی دومیش بۆ هاتە پێشەوە و شەیدی کرد. ئەڵێ وەختمانزانی لە پشتەوە یەکێک ئاوا دەموچاوی هەڵپێچا بوو هاتە دەرەوە بۆی فەرموو پیاوی ئەسپی خۆ تاو بە. ئەڵێ تۆز یەکتریان هێناو برد وەختێکمانزانی موسڵمانەکە ئەوی یا بە ئەرزا و کوشتی. ئەڵێ کە گشت کوشتی ئیتر موسڵمانەکان تەکبیریان کرد و پاڵەوانی ئەوان مرد و وەرەی جێشەکەیان شکا. ئەڵێ خۆی کرد بەناو جێشەکەیە بۆی کەس نەیناسی. ئەڵێ دەستیشی ئاوا گرتبوو بە ماسکەکەیەوە کەس نەیبینێ وەکەوەی کە تووشی کۆرۆنانە بێ. ئەوە لە خۆیە ترسا. یەکێک لە سەحابە یەکێک لە تابعینە فەرمێ دوای کەوتم هەتاوەکو دەوامکەکەیم لا برد وتم عەبدوڵای کوڕی مبارەک تۆیت. کەس نەما حەیان بەرێ تۆ نەبێت باسی نەکی لای کەس. ئەڵێ خۆی کە دەناو جێشەکەەوە نەیەش کەس بیزانێت. جا فەرمێ شەو لەو جیهادە دوور و دێژە هاتبووینەوە
هەموو خەڵکی خواخوای بوو بگەینە شوێنەکەوی تر ئاوا و شانێ باوی ساحەتێ بکاو بخەوێ فەرمێ هەموو خەڵک خەوت ئەویش خۆی کرد بە خەوت و وتم قەسەم بەخوا نابێ بخۆمزان ئەم عەبدوڵڵای مبارەکە چ پیاوێکە خەڵک ئەوەنە باسەکە فەرمیش خۆم کرد بە خەوت و لەگەڵ ئەواڵە بینیم هەستا دەستنوێژێکی گرت و هاتەوە حتا بەیانی شەو نوێژی کرد حتا بەیانی دوعای کرد ئەلە منیش لە پشتیەوە خۆم گرتبوو هەمووان پیاوەیە باسەکەن لە خۆزگایە بە هەموو ژیانوان بەقەدر شەوێکی عەبدوڵڵای کوڕی مبارەک عیبادەتمان پێ بکردایە ئەلە بەیانی کە خەبەری بۆ ئاوامنی لە پشت خۆیەوە بینی وتی هەتا ئەمرم ئەموو لێ نەبیستم تی نەمێرا باسی کەم هەتا وەک وفاتی کرد بۆی تووشی ڕێیانە بێ سبحان الله پیاوانی پێش ئێمە ئاواژی یاون ئەوا کاتیان بەڕێ کردووە تاجیرێکیش بوو لە خوراسان ئەیوت چێە بۆ حەج ساڵ خەڵکی هات پارەیان کۆ کردویان خستە سنووقەکەەوە هەموو خەڵکێ بردو بۆ حەج و ئەیهێنایەوە کاگەیشتنەوەی کاکە پارەکەتان بەرنەوە خوای گەورە بەرەکەتی تێخستەوە دینارێکی کەم نەکردبوو پارەکانی مەسرفی ئەو هەموو حاجی و قافڵەیە کرد هەتا وەکو ئەچووی هێنانە بوو لە تجارەتی شاو پیاو بوو لە عیلمی شاو بوو لە جیهادی شاو پیاو بوو لە شەو نەوژی عیبادەتی شاو پیاو کاتی ئێمە بێ ئاوا بڕوا خۆشەویستە نابێ ماندوو بی چکە ڕۆژێک کە بێت دنیا بەجێڵیت و ئەمریت ئەبێ ئەم کاتتدا نابێ بۆ ئیسراحەت و بۆ خەو نابێ لە دنیا بە خەو بڕوە مسلمانێت تا بە دەی بەیانی خەوت بێت خوا ڕەحم بە عەقڵ و بە دڵی بکە ئەم دڵت چۆن ئەمێنێ تان ڕۆژی لێوەڕە خەوتووە خەبەری نییە تا نوێژی بەیانی بە خەبەرە خەریکی فەیسبووک و سۆشیال میدیایە ئەم ئیمانە لە چۆ ئەمێنێ ئەم تەخوایە لە چۆ ئەمێنێ ئەم خواپەرستی بۆکەی خۆشویستم پەلی خەون نەبێ وەڵڵا ڕۆژێکە بێت لا ئەو خەبرەیە وای لێ ئەخەویت کەس خەبەرە ناکاتەوە حتا وەکو قیامەت هەڵەسی دی شتێ بکە لی پەشیمان دەبێت کارێ بکە دوایی دەست و پێ و قاچ و هەموویە بەسرێت ئەو نەو لە قبرەکە تا بۆی ئیزافە ناکرێ غیری ئەوەی کە لە دنیا بەجێ دێشتووە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم والسلام عليكم ورحمة الله وبركاته